چی شۆفێرێک هەیە ئێستا ڕازێ لەو بنزینە 800 دیناریە هیچ شۆفێرێکەوە دیکردو هەمووی ناڕزای ئێستا خەڵ نایکڕێ نایکڕێ وای لە هاتۆ بنزینخانەکان چۆڵ بوو تۆ خەڵ نەفسان ناوە نەفسای یعنی بۆ ئەمان لەسەر چی ئەساسی ئیشیان کردووە چی ئەساستی ئەستیان کردووە لەسەر ئۆکتان نەمبەر و مۆنەکە ئیشیان کردووە ئەی بۆ نایە تەنها حاسیبەیەکە هیچ تر نە بەس حاسیبەیەکە بێ ئەو دوانە کۆکەرەوە دابەش دویکە کە ئێستا هەر لە گۆگڵا خۆشبەختانە وای لات وێسە لە گۆگڵا چی تێ دەسەکەوێت هەچی پەیپەر دەسەکرێت چی ئارتیک چی دەسەکە ئەمە شتێک هەیە لێی بدە بزانە خراپترین کوالیتی لاو کوالیتی ئەبێ 87 بێ ئەمەی کە ئێستا نووساوە دەرچووە گونجاوە حسابی بۆکەی 86.75 نەکەیشتووە بە 87 کە 87 ئەیکەی ئایەکە وەگوتم ئەبێ لاو کوالیتی بیان خراپترین ڕێنج بێ بابا ئەوەی کە لە کوردستانە ئێستا کە ئۆتۆمبیل تێکەدا بزوێنەری ئۆتۆمبیل تێکەدا دووشتە ڕۆن و بنزین ئەو بنزینێکی خراپ ڕۆنەکەش خراپ ڕۆنەکەیش خراپە بۆ لەگەڵ ڕێزما هاوڵاتی دێت چێکە ئەڵێ ئەم ڕۆنە ئیماراتیە با بەکاری بێنم ئەو ڕۆنە تورکیە با بەکاری بێنم ئەو ڕۆنە ئەمریکیە با هەمووی لۆگۆیە هەمووی ڕۆنی ڕیسایکلە لە ئێران چاکە کرێ ئەینێرن بۆ تورکیا ڕیسایکلەکە ئێستا بڕۆ ینی بۆرسە هەیە ئاماژە توانی دوای بەرنامەکەم پێشانم دەم لە بۆرسەکە ئەتوانی کابرا بچێت لە ئێرانەوە بەتەن ڕۆن بکرێ دێ لە تورکیاکات ناو دەبێت تورکیەوە دێ بۆ من ئەڵم ڕۆنێکی تورکیە وڵا باشە یعنی تەنها ئەم دووشتە لە کورسانە ئۆتۆمبیلی تێکدا ئەگەر ڕۆن و بنزین نەبووە ئۆتۆمبیلی ساڵی هەشتاکانیش ئێستا ئاڕوشت بە باشی ئەم قسەی بەرپرسیاری بەرپرسیارم لی بەرپرسیارم لێ تەنها ئەم دوانە ینی ئێستا خۆزگا ینی خۆزگا وڵاتانی بە شێوە لە کوردستان نەخێر بە هیچ شێوەیەک بۆ ئەبینی من ئێستا چەند جار بە ئۆتۆمبیل لە سلۆپیەوە کە ئەم سەری تورکیایە هەتا ئەستانبول ڕۆشتمە کە ئەو سەری تورکیایە ڕۆشتمە بۆ بینی مەسارێ فیل پەمپی بۆستێ فیل پەمپەکەی بۆ بینی مەسارێک لای دابێتە لاو عاتڵ بوو بێ شتیوان نییە یعنی ئەوەی کە ئێستا هەر لە سلێمان بچۆ بۆ کەرکوو بچۆ بۆ هەولێر بزانێت چەند ئۆتۆبیلا داتە لاو باش ئەی بۆ ناوچی پیشەسازی پڕی لە ئۆتۆمبیل باش